إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. دژمنانی ئەم دینە وڵاتەکان باسی مافی ئافرەت دەکەن، باسی مافی مرۆڤ دەکەن، بەڵام ئیحترام و ڕێزی دینەکەی ئێمە ناگرن، ئیحترام و ڕێزی قورئانی پیرۆز ناگرن، ئیحترام و ڕێزی پێغەمبەری خوا ناگرن صلی الله عليه وسلم، و ئەوان ئیحترامی ئێمەی موسڵمان ناگرن بەڵام باسی مافی مرۆڤ دەکەن. باشە ئێمە مرۆڤ نین؟ ئێمەی موسڵمان مرۆڤ نین؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم مرۆڤ نییە؟ بێگومان بەڵێ، بەڵام ئەو قسانە هەمووی درۆیە، هیچ ڕاستی تێدا نییە. ئەوان نە احترامی ئێمە دەگرن وەکو مرۆڤێک، نە احترامی دینەکە و نە هەست و شعوری ئێمە دەگرن. تەماشا دەکەی بە ناوی ئافرەتەوە، بە ناوی مافی ئافرەتەوە زۆرێک لە ئافرەتانی ئێمەیان خراپ کرد، جل و بەرگی شەرم و حەیایان لەبەری ئافرەتێکی زۆر لابرد. کاتە ئەڕۆیتە ناو بازاڕەکان، ئەڕۆیتە ئاهەنگەکان، ئەو کاتە بۆ دەرئەکەوی ئەو خەڵکە، ئەو ئافرەتانە کەمێکی ڕوو لەخوایە، کەمێکی داپۆشراوە، پیاوەکانیشیان نێرەکانیشیان دەنگ ناکەن، خێزانیان سنگ و سەر و قاچ و دەستیان بە دەرەوەیە. لە ڕۆژی قیامەتە خوا محاسبەت دەکات، تۆی نێر محاسبەت دەکرێت لەسەرەوەی کە خێزانەکە سافیرەیە. ئەمە حەفلەیە و ئەمەیان ئاهەنگە و ئەمەیان نازانم بۆنەیە و دینیش بەو شێوە قورس نییە. خوا دایناوە حیجاب عرف و عادەت نییە، فەرمانی خوای و ئاەتی قورئانی لەسەرە. بۆیە بە ناوی ئازادی ئافرەتەوە جلوبەرگیان لەبەر ئافرەتانی ئێمە لابرد، زۆرێکیان کوا خەڵک 50 ساڵەوە پێش ماوە. بۆیە دیفاعکردن لە دین زۆر گرنگە. خوشکی بەڕێزم، داپۆشینی تۆ، خۆداپۆشینی تۆ، باڵاپۆشی تۆ، لەچکردنی تۆ بێگومان ئاشکراکردنی دینی خوایە، بێگومان دیفاعکردنە لەو دینەی خوا. تەبەڕوج و سافیرەیی تۆش دژایەتیکردنی ئەو دینەی خوایە. جا پێت خۆشە دیفاع لەو دینە بکەی، ئەو دینە سەر بخەی، یا پێت خۆشە ئەو دینە لاوازکەی؟ چونکە دوژمنانی ئەم دینە پێیان خۆشە تۆ بە سافیرەیی ببینن، بەڵام تۆ ئەو ئاواتیان لە گۆڕ بنێ. ئەگەر دڵت بۆم ئیسلامە ژان دەکات، ئەگەر خۆت بە هەڵگری ئەم ئاینە پیرۆزە دەزانی، ئەگەر دەتەوێت ئەم ئاینەی خوا سەرکەوتوو بێ، خۆت داپۆشە، خێزانت داپۆشراو بێبات، کچەکە داپۆشراو بێ، چونکە ئەوە شیعار و دروشمێکی ئەم ئیسلامەیە تۆ دەری دەخەی بۆ دژمنانی خوا، چونکە ئەوان بە لەچک و بە حیجاب و بە باڵاپۆشی کوێر دەبن و کوێرایی بەبان چاویان نادێت، و کاتێکیش کە سافیرەی دەبینن چاویان گەشتر دەبێتەوە دژمنانی ئەم دینە. بۆیە ئەگەر خۆت بە خاوەنی ئەم دینە دەزانی، خۆت داپۆش. وەڵاهی هیچ کەسێک بەقەد ئیسلام حەقی بە ئێوە نەدا. خوشکە بە ڕێزەکانم، وەڵاهی ئیسلام فەرمانی بە ئێوە کردو خۆتان داپۆشن بۆ پاراستنی کەرامەت و حەیا و شەرم و ڕێزی ئێوەیە، بۆ پاراستنی شەرم و حەیا و کەرامەت و ڕێزی خانەوادەکەتە، بۆ کەرامەت و ڕێز و حورمەت و پاراستنی دنیا و قیامەتی تۆیە. بۆیە بە قسەی دژمنانی خوا مەکە، بە قسەی ئەوانە مەکە کە دیفاع لە کەسانێک دەکەن کە قورئان دەسووتێنە و سوکاتی بەخوا پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم. بەڵێ دیفاعکردن لە دینی خوا شەرەفێکی زۆر گەورەیە، شەرەفێکە، ڕێزێکە، حورمەتێکە، پلۆپایەکە، هەموو کەسێک دەستی ناکەوێت دیفاع لەو دینەی خوا بکات. بۆیە هەوڵ بدە بە پێی توانای خۆت دیفاع لەو دینەی خوا بکە، ئەو دینەی خوا سەر بخە. ئەگەر ئێمە
ئیسلامەتی بکەین ئەمە سەرخستنی ئەم دینەی خوایە کە هاتوونە بۆ مزگەوت. هەموو شۆکردنی مزگەوت دینداری و خواپەرستی ئێمە سەرخستنی ئەو دینەیە، ئاشکراکردنی ئەو دینەی خوایە. ئەوە سەربەرزی، ئەوە شەرەفێکی زۆر گەورەیە بۆیە شانازی پێوە بکە، هەروەکو چۆن ئەو شانازی بە بێدینەکەی خۆیەوە دەکات. خوای گەورەش بە هەموو کەسێکی نابەخشێت دیفاع لەو دینە بکە و ئەو دینە هەڵ بگرێ و هەڵگری ئەو دینە بێت. لە غەزای بەدردا لە حەدیثەکەی صحیح بوخاری مسلم داهاتوە، ئیمامی عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە یەکێکە لەو دەنەفەری مزگەنی بەهەشتی پێدراوە ڕەزای خوای لێ بێت، ئەفەرمێ وەستا بووم لە سەفەکانە، سەفی موسڵمانان لە ڕیزەکانە وەستا بووم، دوو گەنجی تازە پێگەیشتوو دیندار کە هاوشێوەی ئەوان هەمووی ئێستا خەریکی حەفر و قەنافز و نازانم چییە. چاو لەم گەنجانە بکە، چاو لە گەنجی ئەوروپی مەکە. دوو گەنج لە ڕاست و چەپی منەوە بوون، تازە پێ ئەگەیشتن، مێرد منداڵ بوون، بەڵام شەرەف ڕێز و حرمەتێکە، شەرەفێکی گەورەیە کە دیفاع لەم دینەی خوا بکەی. ئەڵەیەکێکیان ئاوایەکی لێم کرد، وتی مامە ئەبوو جەهل دەناسی؟ وتم بەڵێ. گەنجە تازە پێگە، لەوانێ 12 13 14 15 ساڵێک بێ، هاوشێوەی ئەو گەنجانەی کە لە تەمەندا کە نوێژ ناکەن ئێستا کە بە دوای شەرەف و ناموسی خەڵکەوەن. بەڵێ. وتم بەڵێ دەیناسم. وتم چی ئیشێکت بە ئەبوو جەهلە؟ گەنجێکی تازە پێگەشت و مناڵ بەرامبەر کێ دەیوێ شەڕ بکە؟ ئەبوو جەهلێکە چەند ساڵە شەڕەشم شێر دەکا، بەڵام ئیمان شەرەفێک خوا بە هەموو کەسێکی نادا. وتم چی ئیشێکت بە ئەبوو جەهلە؟ وتی بیستومە قسەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم، والله بەس بیبینم، والله لێی گیانا بمەوە یا بێ بمکوژە یای کوژم. ئەڵێ سەرم سوڕما لەم گەنجە، بەم گەنجێتی و مناڵەیەوە چەندێ ئیماندار و دەیوێت دیفاع لە پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم. ئەڵێ ئەوەی تریشم دەتەنیشتمەوە بوو بە هەمان شێوە هەمان قسەی کرد. ئەڵێ کاتێک مزانی ئەبوو جەهل لەناو شەڕەکە ئەسوڕایەوە، مسلمان و کافر تێ ڕژاون شەڕ دەکەن، جەنگ دەکەن، بە گەنجەکەم وتم گەنجەکان ئەو ئەبوو جەهلە لەبان ئەسپەکە سوڕێتەوە، ئەو ئەبوو جەهلە. ئەڵێ هەر ئەوەندە وت، هەردووکیان بە شمشێر و پەراماری ئەبوو جەهلیاندا. والله ئەبوو جەهلیان خستە خوارەوە کوشتیان. بۆچی؟ ئەمە شەرەفێکە برای بەڕێزم، ئێمە لەگەڵ توندڕەویان نین. ئەگە کەسێک دژایەتی ئەم دینەی کرد ئێمە دیفاع لە دینی خوا دەکەین. ئێمە ئیشمان ئەوە نییە بچین کەسێک دژایەتی ئەم دینەکە بیکوژین، ئەوە ئیشی دەسەڵاتدارەکە بەداخەوە نایکەن، ئەوە ئیشی ئێمە نییە، چونکە کێشەی کۆمەڵایەتیمان تووشە بێ. ئەوە ئەبێ حاکم و قازی و دەسەڵاتدارەکان ئەو کەسانە چارەسەر بکەن، بەڵام گەنجێک هەڵبسێ و کارانە بکات، ئەمە ڕێگە پێ نەدراوە. جیهاد جیاواز، ئەمان لە جیهاد و جەنگا بوون، جەنگ جیاوازە و غەیری جەنگ جیاوازە. کابرای بەرامبەرت بوەستە شەڕ لەگەڵا بکە، حکمی جیاواز و کەسێکیش بەرامبەرە شەڕ ناکە قسە دەکاتەوە، دەتوانی دیفاع لەو دینەی خوا بکەی. ئەو بێ غیرەتی نییە، دیفاعکە، ئەوە غیرەتە. بەڵێ ئەبوو جەهلیان کوشت چونکە قسەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم. بیستومانە قسەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم. ئەوە شەرەفێکە خوا بە هەموو کەسێکی نادا، دیفاع لە دینی خوا بکە. والله تطبیقکردنی ئەو دینەی خوا و جێبەجێکردنی شەرەفێکی گەورەیە، والله دیفاعێکی گەورەیە لەو دینەی خوا دەیکەن. بۆیە بەکەمی مەزانە کە نوێژ دەکەیت و ڕوو لە خوای خوا ڕێزی لێت گرتووە کە تۆ مسلمانی الحەمدولله دژایەتی و دینەی خوا ناکەی. خوای گەورە دەفەرمێ ئینا لننصر رسولنا والذین آمنوا في الحياة الدنيا ويوم يقوم الأشهاد. خوای گەورە وعدی داوە ئێمە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، بە هەمان شێوە ئیماندارانیش لە دنیا و لە قیامەت سەردەخەین، لە دنیادا سەریان دەخەین، لە قیامەتی سەرکەوتویان دەکەین. کەواتە خوا وعدی داوە ئەگەر ئیماندار بی لە دنیا و قیامەت تۆ براوەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح بوخاری داهاتووە، کتابێکی نارد بە پیاوێکدا، بە سەحابەیەکدا، فەرمی بڕۆ ئەم کتابەی من بدە بە گەورە و پاشای بەحرەین. بردی تەسلیمی کرد، پاشای بەحرەینیش کتابەکەی تەسلیمی کیسرا کرد، پاشای فارس. بەڵام کاتێک کە کیسرا
کتابەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پێگەیشت کتابێکە لەلایەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی نێرراوە کە مسلمان بە تەسەلامەت دەبی ئیمان بهێنە بەخوا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام کیسرا لە جیاتی ئیمان هێنان وەرەقەکەی دڕی و سووتانی سوکایەتی بە وەرەقەکە کرد وەرەقە و کتابەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کیسرا دڕانی سوکایەتی پێکرد سووتانیشی بۆیە دەفەرمێ مەزەقه وحەڕەقه سووتانیشی لەگەڵ وەشا کە دڕانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە هەواڵی پێگەیشت دوعای لێ کرد مادەم سوکایەتی بە کتابەکەی پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم خوای گەورە چۆن ئەو کتابەی دڕان کە بانگەوازی تایە بۆ ڕێگای خوا خوای گەورە ئاوای لێ بکات خوای گەورە تۆڵەی لێ بکاتەوە خوای گەورە پەرت و پەرتەوازەی بکات خوای گەورە لە ناوی بەرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای لێ کرد سبحان الله چەند کاتێکی کەمی پێچوو کوڕەکەی خۆی کە ناوی شیرەوەیهی باوکی خۆی کوشت ئەو باوکەی کە سوکایەتی بە کتابی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم خۆی بوو بە پاشا کوڕەکەی بۆیە پێغەمبەری خوا دوعای لێ کرد صلی الله عليه وسلم جا بۆیە ئێمەش ئاگادار بین هەر کەسێ سوکایەتی بەم دینەی خوا بکە ئێمە دیفاع لە دینی خوا دەکەین دیفاع دەکەین بە بانگەوازکردن بە ئامۆژگاریکردنی ئەو خەڵکە بە ڕێگان نیشاندانی ئەو خەڵکە بۆ ڕێگای ڕاست ئەوە گەورەترین دیفاع گەورەترین جیهادە لە پێناو خوا دە ئینسان بیکا کە ڕێگای خوا پێشان خەڵکی بدە بۆیە هەر کەسێک لە ئاستی خۆمان و پێمان ناخۆشە کە قورئان سوکایەتی پێ دەکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوکایەتی پێکرێ بەڵام ئەمە شتێکی تازە نییە یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی لەسەر ئەم ئیسلاممان ژێرە بامرێنە یا رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان دژایەتیکردنی قورئان دژایەتیکردنی دینی خوا کۆنە تازە نییە پیاوێکە بوو خەلیفە بوو ناوی وەلیدی کوڕی یەزید بوو خەلیفە موسڵمانان بوو بەڵام کابرایەکی عارەخۆری خراپ زۆر خراپ ڕۆژێک قورئانی ئاوا قورئانی پیرۆزی کردەوە کە قورئانەکەی کردەوە ئاەتەکە چوە سەر ئەو ئاەتە واستفتح وخاب كل جبار عنيد خوای گەورە باسی ئەوە دەکا هەموو ئینسانێکی زاڵم و ستەمکار دۆڕاون ئەڕۆنە ناو ئاگری دۆزەخەوە خوای گەورە هەڕەشە لە زاڵمەکان و دەسەڵاتدارەکان دەکا ئەوانەی کە ڕێگای خوایان نەگرتووە ئەڕۆنە ناو ئاگری دۆزەخەوە ئەگەر ڕێگای خوا نەگرن و ڕێگای خواپەرستی خواناسی نەگرن هەڕەشە لە زاڵمەکان و دەسەڵاتدارەکان دەکا ئەوانەی کە خراپن ڕێگای خوا ناگرن وەلیدیش کەسێک بوو لە کەسە خراپەکان جاری وا بوو دەیوت دەچوم لەبان کەعبە عارەقە خۆم لەبان کەعبە بەڵێ یەکسەر قورئانەکەی چی دەکرد قورئانەکەی فڕێدا قورئانی فڕێدا ئەمجا بە شوێنێک هەڵی واسی تیری گرتە قورئانەکە تیری تێگرت ئەمە ڕوویداوە 1000 ساڵ زیاتر لەمەوە پێش قورئانەکەی داوە بەر تیر بە تیر ئەیدا لە قورئانەکە ئەمجا دەیوت ئەی قورئان تۆ تەهدیدی من دەکەی هەڕەشە لە من دەکەی من کەسێکم بەڵێ زاڵم و ستەمکارم هەڕەشەی جەهەنەمم لێ دەکەی ئەگەر لە ڕۆژی قیامەتە فإذا لقيت ربك يوم حشر فقل له يا ربي مزقني الوليد بهمو پۆزێکی خۆیەوە دەیوت ئەگەر لە ڕۆژی قیامەتە گەیشتە خزمەتی خوای گەورە ئەی قورئان بڵێ ئەی پەروەردگارم وەلید منی دڕان سوکایەتی بە من کرد وەلید منی پارچە پارچە کرد و تیری گرتە من لە ڕۆژی قیامەتە بەرامبەر بە خوای پەروەردگار ئاوا بە من بڵێ مەزەقەنی الوەلید منی دڕان سوکایەتی بە من کرد ئەمە زاڵمێک و دەسەڵاتدارێکی خراپ بەڵام سبحان الله زۆر کەمایەوە دوای ئەو سوکایەتێ بە قورئانی پیرۆز سبحان الله خەڵکی لێی هەڵسان لە ناویان برد و هەڵیان واسی هەر هەڵیان واسی لەبەر چی سەریان لە لاشەی کردەوە خەڵکی چۆن دەڵێ خۆپیشاندان کرا
کەسێکی خراپ و دوور لە خوا بوو خوای گەورە نەهێڵا دوای سوکایەتیکردن بە قورئانی پیرۆز ئیلا کەمێک مایەوە هەر ئەوەی دەوروبەری خەڵکەکە لە ناویان برد بە ناشرینترین شێوە کوشتیان بەڵێ خوا تۆڵەت لەو کەسانە دەکاتەوە ئەمڕۆ یا بەیانی کابرا سوکایەتی بە پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم دوای چەند ساڵێک خوای گەورە سوتانی ناو سایرەکەیدا نەمان بینی پار و پێرار پار بوو وابزانانی پێرار بووی ئەم ساڵ بوو ئەوەی سوید بوو کوێ بوو مەبەسمان چییە خوای گەورە ئەگەر نەشیان سووتێنێ لە دنیا لە قیامەت جەهەنەمی بۆیان داناوە تۆبە نەکەن بۆیە دڵمان ژان دەکات بەڵام دژایەتیکردنی دینی خوا تازە نییە ئەوەی لەسەرمانە دعوە و بانگەوازە نەک توندڕەوی توند و تیژی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستی خوایە خوای گەورە دەفەرمی ئەو کەسانی ئازاری پێغەمبەری خوا دەدەن صلی الله علیه وسلم سوکایەتی بە پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم والذين يؤذون رسول الله لهم عذاب أليم سزایەکی زۆر قرس و بە ئێش و ئازاریان بۆ هەیە ئەوانەی دژایەتی پێغەمبەری خوا دەکەن صلی الله علیه وسلم ئازاری دەدەن لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە ئیمامی بوخاری ومان دەگەڕێتەوە ڕەحمەتی خوای لێبێت لە سەحابەکانی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم پیاوێک هەبوو گاور بوو مسلمان بوو ئیمانی هێنا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سورەتی بەقەرە و ئالی عیمرانی دەخوێندەوە و خوێندەوار بوو حتا شتی بۆ پێغەمبەری خوا دەنووسی صلی الله علیه وسلم بەڵام زۆری نەخایان سبحان الله دووبارە لە دین هەڵگەڕایەوە بوو بە گاور ئەمجا ڕای کرد بۆ لای ڕۆم چوو بۆ لای ئەوان سوکایەتی بە پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم ئەیوت محەممەد هیچ نازانێت صلی الله علیه وسلم ئیلا ئەوە نەبێ کە من فێری دەکەم هیچ نازانێت کەسێکی نەزانە دوو لە ڕووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوکایەتی بە پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم خوای گەورە پشتی شکان و مراندی مرد بەڵێ هاوڕێکانی چون شاردیانەوە دەفنیان کرد و شاردیانەوە بەیانی سەیران کرد جەنازەکەی فڕێ دراوەتە دەرەوەی قەبرەکەی ئەمە صحیح بوخاریە وتیان سەیری کە محەممەد صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانی قەبری برادەرەکەمیانە هەڵگەڕانەوە و جەنازەکەیان دەرکرد لەبەر ئەوەی کە ئەو لەوان هەڵگەڕایەوە بوختیانێکیان بۆ پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم بۆ سەحابە کرد ئەوە تا قەبرەکەیان هەڵدایە و جەنازەکەیان فڕێ داوەتە دەرەوە ئەمجا هاتن قەبرەکەیان بۆ قوڵتریان کرد دووبارە خستیانە ناو گۆڕەکەەوە بەیانی هاتن و تەماشا دەکەن جەنازەکە دووبارە لە دەرەوەی گۆڕەکەیە خوای گەورە وای کردووە ئەو قەبرە ئەو مرۆڤە نەگرێتە خۆی بەڵێ هەم دووبارە بوختیانیان کردەوە وتیان محەممەد صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکان و هاوڕێکانیدا قەبری براکەمانیان براکەی ئەوان کە گاورەکە بوو هەڵیان داوەتەوە لە بەرەوەی ئیمانی بەوان نەهێناوە لیان پاشگەز بۆتەوە بوختیانە تریان کردەوە بۆ ژاری سێم شاردیانەوە قوڵتریان کرد ئەمجا حرەسیشیان دانا بزانی کێشەوە ئەم گۆڕە هەڵەداتەوە کاتێکیان زانی لە پڕێک گۆڕەکە جەنازەکەی فڕێدایە دەرەوە ئەمجا بۆ خۆی لە ناوا کەوتە تا بۆگەنی کرد و ئاژەڵ خواردی ئەمە واقعیە بۆی هەر کەسێک سوکایەتی بەخوا و پێغەمبەری خوا بکە ساسم سوکایەتی بە قورئان و بە ئیسلام بکە ئەمڕۆ یا بەیانی خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە یا لە دنیا یا لە دنیا و قیامەتیش ئەو مسۆگەرە قیامەتەکە ئەگەر تۆبە نەکا و نەگەڕێتەوە بەلای خوا بەڵام ئەگەر ئینسانێکیش گەڕایەوە بۆ لای خوا خوای گەورە لێی خۆش دەبێت کەسێکیش نەگەڕێتەوە بۆ لای خوا تۆڵەی قیامەتی زۆر سەختە ئاخر خاڵکە باسی دەکەین لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە ئیمامی سعد ڕەزای خوای پەروەردگاری لێبێ سعدی کوڕی معاز بە برادێکی خۆی و کاتی خۆی برادەری بوو کە ئومەیە کوڕی خەلەفە ئومەیە ناویمان بیستووە ئومەیەکێکی بلو کەسانی سەرکردەکانی قوڕیش کە زۆر دژایەتی پێغەمبەری خوای دەکرد صلی الله علیه وسلم ئیمامی سعد وتی ئەی ئومەیە چونکە هەر کاتێک ئومەیە بەهاتایە بۆ مەدینە ئەچوو بۆ لای ئیمامی سعد هەر کاتێکیش ئیمامی سعد بچوایە بۆ مەکە ئەچوو بۆ لای ئومەیە برادەرێکیان هەبوو وتی ئەی ئومەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئومەیە دەکوژرێت سەیریکە ئومەیە دەکوژم دەیکوژم ئیتر خۆ یا سەحابەکە چونکە زۆر دژایەتی دینی خوای کرد کاتێ ئومەیە
کە باوەڕی بە پێغەمبەری خوانیە صلی الله علیه وسلم ئەم قسەی بیست زۆر بێتاقەت بوو، زۆر خەمبار بوو، بە خەمباری گەڕایە بۆ ماڵ. ئەمە لە صحیح بوخاریایە. خێزانی وتی ئەوە چی ڕووی داوە بووە بێتاقەتی؟ وتی وەڵی بیستمە محەممەد صلی الله علیه وسلم وتوێتی ئەتکوژم، ئیتر نازم لە مەکە یا لە دەرەوەی مەکە. چونکە پرسیاری ئیمام سەعد کرد فەرمی نازان، بەس پێغەمبەری خوا فەرمی سازم ئەکوژرێ. لە ناوە چێ؟ بەڵێ ئەبوو جەهل خەڵکی کۆ کردەوە لە شاری مەکە بۆش غەزای بەدر کە سەحابەکان کردیان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، ئەبوو جەهلیش خەڵکی کۆ کردەوە. کاتی ئەبوو جەهل بە ئومەیە وت ئەی ئومەیە خۆت حازر کە با بڕۆین بۆ دژایەتیکردنی محەممەد صلی الله علیه وسلم. ئومەیە وتی من نایم. وتی ئەترسی؟ وتی بەڵێ ئەترسم. وتی نایم، چونکە کافرەکان دەیانوت چی؟ ئەیانوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵڵا تف لە هەر کەسێ بکە و کەسە تیاچی، بەس تفی لێ بکە، ئیمانیشی پێ نەهێنا. تەنها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتوێتی لە ناو دەچێت. ئیتر ئومەیە تۆقی باوەڕیشی پێ نەهێنا. ئەبوو جەهل هەندێ عیب و عاری لێ کرد، تۆ عیب ناکەی دەخۆت ئەترسی، تۆ گەوەری شاری مەکەی معقولە ئەترسی پیاوێکی وەک تۆ ئەترسێ؟ وای لێ کرد ناچاری کرد ئومەیە بکەوێتە شوێنیان، بەس ئەترسێ. ئومەیە وتی وەڵڵای ئەبێ حوشترێک بکڕم لە باشترین حوشتر بێ لە شاری مەکە بۆی خۆم دەرباز بکەم، چونکە محەممەد صلی الله علیه وسلم وتێت یەکوژرێ، ناوێرم. یەک تۆزێک هات بۆ دەرەوەی مەکە، ئەوە بوو قەدەری خوا ئەو غەزایە ڕوویدا، غەزای بەدر. جا کاتێک کە کەوتە ڕێخێزان وتی مەڕۆ، ئاخر محەممەد صلی الله علیه وسلم ئاوای بە تۆتووە ئەکوژرەی مەڕۆ، وتی نا تۆزێکە ڕۆمە گەڕێمەوە، دڵنیامە ناڕۆم بۆ شوێنە توش کێشە بم. بەڵام ئەشترسێ زۆر. بەڵام کاتێکە هات سبحان الله کەمی خایان خۆی گەورە لە ناوی برد لەگەڵ ئەبوو جەهل و ئەوانە هەمویان کوژران، سەحابەکان ئەوانیان کوشت. ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. مەبەستمان چییە؟ سەیری کە دژایەتی پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه وسلم، لەو لاشەوە لێی دەترسێ. ئەبوو لەهەب کە دژایەتی پێغەمبەری خوای دەکات صلی الله علیه وسلم، کە دوعای لە کوڕەکانی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەیوت ئاگاداری کوڕەکەم بن، محەممەد صلی الله علیه وسلم دوعای لێ کردووە، وریا بن با لە ناو نەچێ، لە ناوی شوو شێرێک خواردی. کەواتە ئینسان کە ڕاستیەکەی زانی گرنگ یەک خاڵێکە لێرەدا لەم بەسەراتەدا، ئومەیە حەقی زانی بەڵام شوێنی نەکەوت. بێگومان لە غەزای بەدردا بۆ جەهەنم نێررا و کوژرا لەگەڵ ئەبوو جەهل و هاوشێوەکانیدا. ئێمەش کاتێککە حەقمان زانی با دژایەتی نەکەین، زانیمان ئەمە حەقە، بەخوا کاک فڵان کەس مامۆستا فڵان کەسەوە ڕاستەکەی، بەس بەخوا ئەوم پێ ناکرێ، دەتوانی خۆت بشوێنی بەو، خۆ مەرجدی وەک سەحابە بکەی، بەڵام خۆ دەتوانی ئەوان چیان کرد تۆش خۆت بشوێنی بەوان، کە حەقت زانی شوێنی بکەوە، دژایەتی مەکە. خەڵکی وایە دەزانێت تۆ وانیت بوختیانت بۆکە، چونکە لەخوا ناترسێ. بۆیە لە کۆتاییدا دەڵێم هەر کەسێک دژایەتی ئەم دینەی خوا بکە ئێمە خەمبارین، ئێمە ئینکاری دەکەین، بەڵام توندڕەوی ناکەین، توند و تیژی ناکەین، بە هیچ کەسێکیش ناڵین بڕۆ فڵان کەس بکوژە. ئەوە بەرنامەی ئێمە نییە و منهەجی ئێمە نییە. سوێن بەخوا لای خێزانەکەی خۆشمان هەمان قسە ئەکەم، لای ماڵ و مناڵی خۆشمان هەمان قسە ئەکەم، چونکە ئەوە ئیشی ئەفرادەکان و خەڵکی نییە. بۆیە برای بەڕێزم هەر کەسێک خراپ بوو ئامۆژگاری خێری کە، بەڵام بۆت نییە بچی شەڕە بۆ کزی لەگەڵا بکەی، بۆت نییە برینداریکەی، بۆت هەیە قسەی لەگەڵا بکەی، ئامۆژگاری خێری بکەی تەواو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غەیری غەزاکاندا هەر کافرێکی بینە ئامۆژگاری کرد، سوکایەتی پێ نەکرد، لی نەئەدا. مەسەلەی جەنگ جیاوازە، غەیری جەنگی جیاواز. بۆیە برای بەڕێزم داواتان لێ دەکەم دیفاع لەو دینەی خوا بکەین. خوشکە بەڕێزەکانم، باڵاپۆشی ئێوە سەرخستنی دینی خوایە، سافیرەی ئێوەش دژایەتیکردنی دینی خوایە. هەڵی بژێرن کامیانتان دەوێت. پیاوەکانیش ئێوە بە هەمان شێوە ئاگاتان لە خێزانەکانتان بێ، لە جەژن و لە بۆنە و شایی و ئاهەنگەکانە با سافیرە نەبن، با داپۆشراو بن، بە حەیا و بە شەرم بن، وەکو نەنک و دایکی ئێوە کە چۆن بە داپۆشراوی ژیان و مردن. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيران كدو خوايا جان أواني نخوش شفاء بدي خوايا جان
ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی، ئەوانەی کێشە و مشکیلە و خەم و خەفەت و ناڕەحەتیان خوای لەسەریان لابەری، خوایگیان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خوایگیان دینەکەی خۆت سەر بخە، ئافرەتە سافیرەکان هیدایەت بدە یا رب العالمین بۆ ڕێگای خوا، بۆ ڕێگای خۆت یا ربی خوای آخرمان بەخێر بگێڕە، لە کێشە و بەڵا بەدوورمان کە، لە توندڕەوەکان بەدوورمان کە. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.